بۆ پیرۆزکردنی ئەم یادە بەکار و چالاکی بارە و توانای گەنجان یادەکەمان پیرۆز کرد. سەرەتا بەکردنەوەی پێشەنگای شێوەکاری 6 گەنجی بارەمەندی بەشی شێوەکاری گەنجان پێشەنگاکە کرایەوە و دواتر لەلایەن 75 بەشداربوو خولەکانی دڵمانی کە پلێکی پیشەیە و گەنجان لێرە سەرڕای ئەوەی کە بەشداری خولەکەکەن لە داهاتوودا بن بە خاوەن کار و پیشەی تایبەتی بۆ خۆیان هەندێکیان ڕەنگە بتوانن لە ڕێگەی خولەکەەوە لە داهاتوە بتوانن مەکینێکی درومانی بۆ خۆیان دابین دەنیان هەندێکشان بتوانن لە ڕێ هاوڕێکانیانەوە کە لەو بارەدا بتوانن دەرفەتێک بۆ خۆیان وە لە پاشەمەش بە چالاکی بەشی موزیکی سنتەری چالاکی گەنجانی دەرەنیخان چەند بەر هەندێک پێشکەشەکەن دواتر بڕوانامەی بەشداربوونی خولەکانی زیرومانی و خەلاقی ئاگرێتەوە بە بەشداربوونی خولەکە دیارە ئەم خولە پیشەیانە خۆی بۆ خۆی هەرێکی کاری باشە بۆ گەنجان کە بتوانن لە داهاتووە بنەخەون کارێکی تایبەت بەخۆیان. لە ڕاستیە ئەتوان بڵێ میشێکە لەو ڕێکخراوانەی کە بە درێژایی ئەو ماوەی کە هەبووە کۆمەڵە چالاشی و باشی ئەنجام داوە و هەر لە بواری و گەنجان و ئەتوان بڵێم لە لاوانە بێگومان بوونی ئەو پرۆژانە لە ڕاستیە پێویستن بۆ لە قۆناغێکدا کە لە ڕاستیە کوردستان ئەتوان بڵێم لە سەرەتای تازەی ئەتوان بڵێم وە بوونیانی دابوو بۆیە بوونی ڕێکخراوەکان لە ئەو دەمەدا ئەتوانم بڵێم تا ڕادەیەکەی زۆر توانی بووی جێگەی زۆرێک لە ئیش و کارەکانی حکومت بگرێتەوە لە بواری لاواندا بۆیە ناوپارێزی کوردستان توان بڵێم میشێک لەو ڕێکخراوانەی کە دەستێکی باشی هەبوو لە ڕاستیە لە هاوکاریکردنی و گەنجانەوە لاوان و پێگەیاندیان لە بواری مۆسیقا لە بواری هونەر بواری وێنەکێشان لە بواری زماندا. واتە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە پێویستیا لەدایک بوو؟ بەڵێ بێگومان لە ڕاستیە بوونی ڕێکخراوی شووا بێگومان لە قۆناغێکدا لەدایک بوو کە لە ڕاستیە پێویست بوو بۆ ئەو قۆناغی ئێمە و ئەتوانە بڵێم هێشتاوەکو پێم وایە ئەرکەکەی تەواو نەکردووە هێشتا هەر بەردەوامە و من هیوای سەرکەوتنیان بۆ بەدەخوازم و هیوادارم بەردەوام بن لە ئەرک و چالێکیەکانیان. وبتوانین هەمیشە خزمەتکاری ئەو گەنجانە بین کە هەر بەهرە و توانایەکیان هەیە هەمیشە دەرگای گەنجان کراوەیە. خولەکانی درومانی بۆ